وەرزی یەکەم گۆڕانی ئارۆ و کەوتنە ناو تەڵەکەوە. دیمەنی یەکەم ئاڕۆی زیرەک لە قوتابخانەی کوردستانە. ئەمە ئاڕۆیە، زیرەک، ڕێک و پێک و هەمیشە یەکەم، تەنیا یەک کێشەی هەبوو، زۆر کات هەستی بە تەنیایی دەکرد. بەڵام تەنیایی هەندێک جار وات لێ دەکات دەرگا بۆ کەسانێک بکەیتەوە کە شایەنی تۆ نین. بۆ ئەوەی تەنیا نەبێت، ئاڕۆ تێکەڵی کۆمەڵێک هاوڕێ بوو، وردە ئاڕۆ گۆڕا. چیتر گرنگی بە جڵی پاک و ڕێک و پێک نەدەدا. شەونخوونی بە دیاریاری و مۆبایلەوە چاوەکانی ماندوو کرد بوو. لە جیاتی گوێگرتن لە مامۆستا مۆبایلەکەی بۆ بە جیهانی سەرەکی، وە کتێبەکان و سەعیەکانی پشتگوێ خست. وە خەیاڵی دەڕۆشت لە پۆلدا. لە ماڵەوە ئاڕۆ تەنیا نامایشێکی دەکرد. کتێبەکانی کراوە بوون، بەڵام مێشکی لە ناو یاریە ئێلێکترۆنیانیەکانی مۆبایلەکەی دەبوو. هەر کە دایک و باوکی چاوەیان لێیلا دەدا، ئاڕۆ ڕای دەکردە دەرەوە. کاتەکانی سەعیکردنی بوون بە کاتی گەڕان بە شەقامەکاندا و بە فیرۆدانی وزە بە دیار شاشەی مۆبایلەوە. ئاڕۆ سەعی نەکرد تەنها یەک وەڵامی ڕاززانی. پەشیمانی و خەفەت بە دەم و چاویەوە دیار بوو. ڕۆژی ئەنجامی تاقیکردنەوە هات. زۆر درەنگ بوو. نمرەکان داڕمان 50-0. چۆن ڕووی دێت ئەمە پیشانی دایک و باوکی بدات؟ ئاڕۆ تۆ کەی ئاوە تەمەڵ بووی؟ چی ئاوای لێ کردی؟ دڵنیام هۆکارێک هەیە. هەموو داهاتووی خۆی خستۆتە مەترسیەوە. بێدەنگی ژوورەکە گەورەترین سزای بوو. ئارۆ هەموو شتێکی شاردەوە، بەڵام ڕاستیەکان هەمیشە ڕێگای خۆیان دەدۆزنەوە. ئەمە کارتی تۆیە؟ بەڕاستی بۆ قوتابخانە دەچوێت؟ ئاڕۆ تێگەیشت کە بۆ گەیشتن بە لووتکە دەبێت ئەو بارە قورسانەی کە لەگەڵ خۆی هەڵگرتووە فڕێیان بدات. ئەو هاوڕێیانەی کە ڕێگەی تاریکیان پێنیشاندا بوو چیتر جێگەیان لە ژیانیدا نەبوو. ئاڕۆ لە ڕێگەی کەناڵی مۆمەوە باشترین شێوازی سەعیکردنی خۆی دۆزیەوە زیەوە. وە پلانێکی باشی دانا بۆ ژیانی. ڕۆژ بە ڕۆژ باشتر ئەبوو، ئیتر لە پێشەوەدا ئەنیشت. بەشداری لە پۆلدا دەکرد، پرسیاری دەکرد. ڕۆژی وەرگرتنەوەی ئەنجامەکان هات. ئاڕۆ تەنیا سەرکەوتنێکی نەدەبینی، بەڵکو دەستی بە ژیانێکی نوێ دەکرد. ئەو بەسەر شکستی ڕابردوودا سەرکەوت. ئاڕۆ وەک ئەستێرەیەک بوو، نەک تەنیا بە زیرەکیەکەی، بەڵکو بەو ڕەوشتە بەرزەی کە هەمیشە وای دەکرد مامۆستەکان شانازی پێوە بکەن. ئەو لە دنیای کتێبەکاندا بوو. زۆر جار هاوڕێکانت بەرەو ڕێگای هەڵت دەبن. فێربووم لە تەنهای نەترسم، هەندێک جار تەنهایش خراپ نییە. هاوڕێی باش لە کاتی گونجاودا دێت، پەڵە مەکەن.